بەڵام ێستا پرسیارێکم لەلا دروست بوویانی لەوەی کە ئەگەر کریمانە ئەگەر شەڕ ڕوویدا لە نێوان ئەم دوو وڵاتە زلێزە وڵا بەراوردکاری پێشتریش کردوتە ئێستا ئەمەوێ بیکەیتەوە لە ڕووی تیارە لە ڕووی دەبابە لە ڕووی کەشتی جەنگی لە ڕووی سەربازەوە کێ لە پێشە؟ بزانە ئێستاکە ئەگەر بڵین لە ڕووی ئاسمان و تانک و زری پۆش ئەمریکا لە پێشە. ساکە چۆن تۆ مقارانەیەکی ئێمە وتومانە پرسیارەکەوەیە ئەم شەڕە لە چۆن ڕووەداتن ئەوە گرنگە ئەگەر لە باخچەی چین بێ ئەوە ئەمریکا دۆڕاوە ئەبێ بڕابەوەتۆمی ئەگەر لە باخچەی ئەمریکا بێتن ئەوە چین دۆڕاوە تۆ چەندێ نێزیک بی لە وڵاتی خۆی خەتی لۆجستی ئەوانت بەردەوام بێتن شەڕ هی تۆیە. ئەگەر باسی دەریا بکەین بەلایەن ئەمریکاوە لەوە پێشیش باسم کردووە کە 11 کەشتی فڕۆکە هەڵگریان هەیە حامیلە تایرات هەرە گەورەکەشی جێرالد فۆرد کە سوتا و بردی و گەڕانیەوە ئێسەوە گەیشتە ئەمریکا 12 تاکو 14 مانگەوێ بۆی بکەوێتەوە دەریا جگە ئەوە 11 هەیە چین سێدانی هەیە جیازێک زۆرە بەڵام ئەگەر وەکو پارچەی دەریا هەمووی بیجێڕینەوە ینی چەند مودەممیرە و فرقاتە و باریجە و ژێر دەریا ئەوانەی هەیە چین 600 زیاترێ لە دەوری 630 پارچەی دەریایی هەیە ئەمریکا لەو عەدەدە کەمترە ئەمان کەوتونەتە پێشی. بەڵام ئەگەر باسی تانک بکەین بووبورە ئەمریکا 6800 تانکی هەیە چین 6000 هەیە سەرباز لە خزمەت ئامادە ئەمریکا 1,800,000 سەربازی هەیە بۆ شەڕ چین سەر 2 ملیۆنە چین 2 ملیۆنی ئامادەیە ئێستاکە ژماری زۆرە زۆرە دوایە من لە بەرنامەیە باسی شەڕی حرب الکوتەل البەشەریەم کردووە کە بە بەشەر شەڕەکەی بێت چەک تەسلیم ببێتن ئەگەر بیتە سەر احتیاط ئەمریکا احتیاطی زیاترە 800,000 احتیاطی زیاتر هەیە لە چین زیاترە. بەڵام لە فڕۆکەی ئاسمان من فڕۆکەکان کە باسەکەم بە کۆی گشتی باسیەکەم نەوەک بەهین ئەمریکا بە کۆی گشتی فڕۆکەکانی 13300 فڕۆکەی هەیە چین 3300 هەیە 10,000 فەرقە بە کۆی گشتی. ئەگەر باسی فڕۆکەی جەنگی بکەین وەکو ئستەوە جیە بەڵام لەسەر نسخەی سیخۆی دروست کراوە هیچین ئەوەش F-15 ئەمریکیە. ئەگەر باسی فڕۆکەی جەنگی بکەین هەمووی ناهی فیول و بار هەڵگر و ئەواکس و بڵین ئەوەی کە هەڵەسێ بۆ شەڕ جەنگی چین 1600 هەیە بەڵام ئەمریکا 6,000 بەبانەوەی هەیە 6,300 هەیە زۆرە جیاوازیەکە لە نێوانیانە. لە ئۆتۆمیە لە ئەتۆمە ئەمریکا ئێستا نێزیکەی 5300 ئۆتۆمی ستراتیژی و تەکتیکی هەیە 5300 بێتن چین 500 هەیە لەوەشە جیاوازی زۆرە. ئۆتۆمیەکانی بڵین ئەمریکا فراوان بۆ بڵاو بێتەوە لە دنیا سە بۆ ئاگاداریت حەت تاکو لە یابان دوو دانەی داناوە دوو بۆمبی ئۆتۆمی لەبەر کۆریا دوانی داناوە لێنانە هی یابانی خۆی نییە باس کردووە کە ئەمریکا 150 بۆمبی لە دەرەوەی وڵاتە لە قاعیدەی ئەنجەرلیک تورکیا هەتە لە ئەڵمانیا هەتە لە زۆر شۆن فراوان کردووە. تەسەوور بکە ئەمریکا وڵاتێکە بۆ نمونە معمەلی بایۆلۆژی ئەمانەی جەرسوم و جۆرە شتانە کە دروستەکرێت وەکو بڵین هەتاکو کۆرۆنا و ئەوانە کە هاتە مەیدانەوە شتێکی ئاوها لەوە خەتەرتر زۆر هەیە. ئەمریکا 2 دانەی لە دەرەوەی وڵاتە لە ناو خاکی ئەمریکا یەک معمەلی بایۆلۆژی نیە جەرسومی و ئەوانە هەمووی فراوان بووەتەوە لە دنیا. بەڵام چین هەمووی لە ناوخۆیەتی بیتە هاوپەیمانان ئەمریکا زۆر زیاترە یەک ناتۆی هەیە دووش جگە لە دەرەوەی ناتۆ تۆ ئوسترالیات هەیە یابانت هەیە فلیپینت هەیە کۆریای باشوورت هەیە تایلەندت هەیە ئەمانە هەمووی لەکوێیە لە باخچەی چینایە لە دەوروبەریەتی لەبەرەوە میانی ئەمریکا هەتاکو لەلایەن تکنۆلۆژیاوە ئەمریکا بەهێزترە ئەمریکا زۆر پێشکەوتووە لە تکنۆلۆژیاش لەگەڵ چینە.